یەڵڵا شۆفێر. ئەو گۆرانیی ساڵانێکی زۆرە خاوەندارێتیەکەی لە نێوان حەسەن زیرەک و محەممەد ئەحمەد ئەربیلی و ئیبراهیم تاتڵی ساز داونە. نە خەڵکیە زانن و نە بەشێک لەوانەی کام گۆرانیان وتوێتەوە. سەرەتای ساڵی 1960 ئەم گۆرانیە بەرهەم هاتووە. کاتێک محەممەد ئەحمەد ئەربیلی دوای تەواوکردنی ئەرکی سەربازی لە عێراقەوە دەگەڕێتەوە هەولێر و لە نەخۆشخانەی کۆماری شاری هەولێر بە شۆفێر دادەمەزرێت. ئەربیلی لەگەڵ بڕینی چەندین کیلۆمەتر ڕۆژانە جیاواز لە ئیلهامی گۆرانیەکانی تر شۆفێری دەبێتە ئیلهامە گەورەکە و ناوبانگە نەبراوەکەی گۆرانیەکە. دواتر ئێزگەی دەنگی بەغداد دەبێتە تۆمارگا و یەکەمین سەرچاوی دروستبوون و بڵاوکردنەوەی گۆرانیەکە. دوای بڵاوبوونەوەی گۆرانی یەڵڵا شۆفێر لە تەواوی کوردستاندا دەنگ دەداتەوە و ساڵ لە دوای ساڵ گوێگری زیاتر دەبێت تا دەگاتە ئەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان هونەرمەند حەسەن زیرەک لە بەشێک لە دانیشتن و ئاهەنگەکان بیڵێتەوە و دواتر بەهۆی زۆری داوای خەڵک حەسەن زیرەکیش تۆماری بکات. سەرکەوتن و دەنگدانەوەی ئەم گۆرانیە دەبێتە هەوێنی کارە هونەریەکانی دواتری ئەربیلی و قۆریاتەکانی دەبێتە هۆکاری خۆشویستنی ئەربیلی ناوبانگی زۆری لە ناو تورکمانەکاندا. تا ڕۆژێک لە ڕۆژان لە ناوەڕاستی ساڵانی هەشتاکان هەندێک تاکسی لە ڕێگای نێوان هەولێر ئیستانبول کاریان کردووە. یەکێک لەو شۆفێرانە هەوادار و هۆگری دەنگی هەردوو هونەرمەند ئەربیلی و ئیبراهیم تاتڵی ساز بووە. لە یەکێک لە گەشتەکانیدا کاسێتێکی دەنگی محەممەد ئەربیلی لەگەڵ خۆیدا دەبات بۆ ئیبراهیم تاتڵی ساز. یەکەم تراکی کاسێتەکە یەڵڵا شۆفێر دەبێت. ئیبراهیم بەم گۆرانیە زۆر سەرسام دەبێت تا ئەوەی لە ساڵی 1985 بە زمانی تورکی بڵاوی دەکاتەوە و گۆرانیەکە تەواوی تورکیا دەگرێتەوە. بۆیە ئیبراهیم تاتڵی ساز داوا لەو شۆفێرەکە دەکات ئەو هونەرمەندەی خاوەنی یەڵڵا شۆفێرە ببینێت. ئەم شۆفێرە بۆ هۆکاری ناساندنی زیاتری ئەو گۆرانی محەممەد ئەحمەد ئەربیلی و هێندەی پێنەچوو لە ساڵی 1994 ئیبراهیم تاتڵیز شاد بوو بەبینینی ئەو کەسەی کە خەونی بوو بیبینێت و میواندارێکی گەرم و گوڕی لە ئەربیلی کرد و 35 ڕۆژی ڕەمەق بەیانی و نیۆڕۆ ئێوارەیان پێکەوە دەکردەوە. میوانداریە گەرم و گوڕەکەی ئیبراهیم دڵی ئەربیلی نەرم کرد و 12 گۆرانی خۆی بەخشی ئیبراهیم تاتڵی ساز.